هێرشی بوشک و درۆنەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامە. وڵاتی ئیتالیا ڕایگەیان کە بنکەیەکیان لە هەولێر بەر ئەو هێرشانە کەوتووە. ئاگاداری فێڵێک بن کە بەرەجەژنان لە هاوڵاتیان ئەکرێت. هەندێک کەس هەن بە ناوی جیاجیاوە پارە لە خەڵک کۆ ئەکەنەوەت کە ئاگادار بن. سڵاوتان لێبێت. موشک و درۆنەکانی جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا واز لە هەرێمی کوردستان ناهێنێت. ماوەیەکە زۆربەی کاتەکان لە شەودا ئەم هێرشانە بۆ سەر هەرێم ئەنجام ئەدرێن. تەنانەت بە قسەی ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر تەنیا لە شەوی ڕابردوو 17 هێرشی درۆنی بۆ سەر سنووری پارێزگاکەی ئەنجام دراون، بەڵام سەرجەمیان تێکشکێنراون. وڵاتی ئیتالیاش لەو هێرشانەی شەوی ڕابردوو بێبەش نەبوو. ئەوە تا ئەنتۆنیۆ تایانی وەزیری دەرەوەیە وڵاتە ئەڵێت شەوی ڕابردوو هێرش بۆ سەر بنکەیەکی سەربازی وڵاتەکەی لە هەولێر ئەنجام دراوە، هەرچەندە هیچ زیانێکی گیانی نەبووە، بەڵام وەزیرەکەی ئیتالیا بە توندی ئەم کارەی ئیدانە کردووە. سەر لە بەیانی ئەم ڕۆژ درۆنێک لە گەڕێکی قالاوەی سلێمانی کەوتە خوارەوە، بەهۆیەوە منداڵێک بریندار بوو، بەڵام زیانی بە ژمارەیەک خانووی هاوڵاتیان گەیاندووە. هاوڵاتی شەهێن عەلی بە 964 بێت بەیانی زوو لەگەڵ زرمەی کەوتنی درۆنەکە خەبەریان بۆ تۆ دەشڵێت زیان بە ماڵی ئەوان و چەند ماڵێکی دیکەی گەڕەکەکە کەوتووە و منداڵەکانیشیان زۆر ترساون و تووشی شۆک بوون. بڕیار بوو ئەمڕۆ پێشمەرگا کەم ئەندامەکانی سەنگەر لە سلێمانی مانگرتن ڕابگەێنن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، بەڵام دەڵێن بەهۆی ئەو دۆخەی جەنگکە لە ئارادایە مانگرتنەکەیان بۆ کاتێکی نادیار دواخست. سۆران زاگرۆس و دەپێژی کەم ئەندامانی سەنگەر بە 964 ڕاگەیان گەیشت ناو بڕوایی کە چارەسەری کێشەکانی ئەوان لە سەکۆی ئازادی نییە و پێویستە دەنگیان بکاتە بەردەم بەرپرسانی باڵای کوردستان. بۆیە بڕیاریان دەمانگرتنەکەیان دوا بخەن. دەشڵێت کەم ئەندامانی سەنگەر کێشەیان زۆرە، بۆ نمونە موچەی 5 مانگی 800 کەسیان نادیارە. هیوا شەفیقیش پێشمەرگەی کەم ئەندامە ئەڵێت ئەو موچەی وەری ئەگرین هەر بەشی داو دەرمان ئەکات. هەمومان لە پێشمەرگایەتی پەکمان کەوتووە و کەم ئەندام بووین. بەیانی ئەمڕۆ دەنگی تەقینەوەیەک بەشێکی هەولێری ئاگادار کردەوە بەهۆی ئەوەی ئەو ماوەیە گوێزکەی هاوڵاتیان با دەنگی تەقینەوە بەردەوامەکانی درۆن و موشەکەکانی جەنگ ڕاهاتوون ویان زانی دەنگەکەی ئەمڕۆژ هەر بابەتی درۆن و موشەکەکانە. بەڵام کاتێک پەیامنێری 964 گەیشتە شوێنی ڕووداوەکە لە ناحیەی دارەت و ڕاستی ڕووداوەکەی بۆ ئاشکرا بوو کە ئۆتۆمبیلێک تەقیوەتەوە و یەکێکیش گیانی لەدەست داوە. مقدم شاخەوان سەعید وتەبێژی بەرگری شارستانی هەولێر بە 964 ڕاگەیاند هۆکارەکەی ئەوە بووە کە ئەو کەسەی گیانی لەدەستداوە ویستویەتی سیستمی ئۆتۆمبیلەکەی لە بنزینەوە بگۆڕێت بۆ غاز و دوو کەسی دیکەش بریندارن. دەشڵێت نەکەسەکان و نەشوێنە کەشمۆڵەتی کارکردنیان نەبووە و گوێیان بە هیچ ڕێنماییەک نەداوە، بۆیە نابێت هیچ کەسێک سەربەخۆ و لە خۆیەوە ئەم کارانە دووبارە بکاتەوە. هێشتا جەژن نەهاتووە، بەڵام کەسانێک لە سلێمانی بەفێڵ پارەی جەژنانە لە هاوڵاتیان وەرەگرن بۆ کاتێکی کەم دڵی خۆیان خۆش ئەکەن. کەسی ئەوەندەی پێناچێ دڵخۆشیەکەیان نامێنێ و پۆلیس دەستگیریان ئەکەن. ڕێک ئەمە لە سلەیمانی ڕوویداوە بەپێی ڕاگەیاندراوێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی دوای ئاگادارکردنەوەی مەفرەزەکانی بەشی پۆلیسی فریاکەوتن کە کەسێک لا گەڕەکی زەرگەتەی ئەو شارە بە ناوی کۆمپانیای پاکەرەوە پارەی جەژنانەی لە هاوڵاتیان وەرگرتووە. دەست بەجێ مەفرەزەکان دەگەنە شوێنەکە و توانیویان تۆمەتبارەکە دەستگیر بکەن. پۆلیس ئەڵێت ئەو بڕا پارەی کە تۆمەتبارەکە لە هاوڵاتیانی وەرگرت بوو نزیکەی 150,000 دینار بوو. خۆی و پارەکەشیان ڕادەستی بنکەی پۆلیسی بەختیاری کرد و بە پێی مادەی 240 لە یاسای سزادانی عراقی ڕایان گرتووە و لێکۆڵینەوەش لەگەڵی بەردەوامە. ئەمڕۆ تەرمی کەسایەتی سیاسی ناسراوی ڕۆژئاوای کوردستان لە هەولێرەوە بەڕێخرا بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ ئەوەی لە مەراسیمێکدا لەوێ بە خاک بسپێردرێت. سەر لە بەیانی ئەمڕۆ مەراسیمێک لەلایەن ژمارەیەک لە چاڵاکوان و هەندێک لایەن بۆ بەڕێکردنی تەرمی ساڵح موسلیم یەکێک لە دیارترین کەسایەتە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستان کە شەوی ڕابردوو بەهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێر گیانی لەدەستدا تەرمەکەی بە مەراسیمێک لە هەولێرەوە بەڕێکرا بۆ ڕۆژئاوای کوردستان. هەروەک بە 964 ڕاگەیاندراوە
بڕیارە لە چەند شوێنێک لە ڕۆژئاوای کوردستان لە شاری ئاموودا هەروەها لە شاری ئەفرین مەراسیمی ڕێزلێنانی و پێشوازیکردنی بۆ ساز بکرێت دواتریش بگەڕێنرێتەوە زێدەکەی خۆی کە شاری کۆبانەیە لەوێ لە تەنیشت کوڕە شەهیدەکەی بە ناوی شەربان بنێژرێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەکتان.